بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا کە ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان و چالاکی ئابوووریەکانی بە دوای خۆیداهێنا چەندین ئاستەنگی بۆ ئابووری جیهان دروست کردووە و ڕووبەڕووی داکشانێکی گەورەی کردوێتەوە. جگەلەوەش کورتێنانی بودجێ ئەمریکا، دابەزینی بەهای دۆلار، جەنگی بازرگانی ئەمریکا و چین و ناکۆچیە جیۆسیاسیەکان هۆکاری سەرچین بۆ بەرزبوونەوەی خواست لەسەر زێڕ کە وەکو پەناگەیشی ئارام لەلایەن و بەرهێنەرانەوە تەماشا دەکرێت. بەهۆی بەرزبوونەوەی خواستی شەوە نرخی ئەو کانزا زەردە لە بۆرسەکانی جیهان بەردەوامە لە بەرزبوونەوە و ڕۆژی 5 ئابی 2020 نرخی 1 ئۆنسا 2040 دۆلاری تێپەڕاند و بەرزترین ئاستی لە مێژوودا تۆمار کرد. لەگەڵ سەرهەڵدانی هەر قەیرانێک لە جیهاندا نرخی زێر بەرز دەبێتەوە، جاو قەیرانە بەهۆی جەنگ یاخود کارەساتی سروشتی یان هەر جۆرە هەڵاوسانێکی ئابووریەوە بێت. ئەوەش پێچەوانەی دراوە کاغەزیەکانی جیهانە. سێندەبوونی نرخی زێڕیش لە کاتی قەیرانی دارایی جیهانی ساڵی 2008 بۆ 2012 ڕوونترین نمونەیە بۆ بەرزبوونەوەی نرخی زێڕ لە کاتی هەر قەیران و هەڵاوسانێکی ئابووریدا. لەو بارەیەوە کایڕۆیدا شرۆڤەکاری ئابووری لە کۆمپانیای ئایجی مارکێت ڕایگەیاند بەهۆی ئەوەی داهاتووی گەشەسەندنی ئابووری جیهان لێڵ و ناڕوونا، زێڕ وەک گەرانتی پاراستنی سامان و هۆکارێک بۆ گواستنەوەی سامان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لەلایەن و بەرهێنەرانەوە بەکاردەهێنرێت. وتیشی جگە لە داکشانی ئابووری جیهان، کورتێنانی بودجێ ئەمریکا، دابەزینی بەهای دۆلار، جەنگی بازرگانی ئەمریکا و چین و ناکۆشیە جیۆسیاسیەکان هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی خواست لەسەر زێڕ. ئەگەر نرخی زێڕیش بەراورد بکەین لە نێوان ئێستا و پێشودا بۆمان دەرەکەوێت کە نرخی ئەو کانزا زەردە لە 1 ساڵدا بە ڕێژەی لە 137 بەرز بووەتەوە و هەر ئۆنسەیەک 550 دۆلاری شوێتە سەر. هەروەها لە ماوەی 20 ساڵدا بە ڕێژەی لە 640 بەرز بووەتەوە و هەر ئۆنسەیەک 1750 دۆلاری شوێتە سەر. هۆکارێکی تری بەردەوام هەڵکشانی نرخی زێڕەوەیە قەبارەی ئەو کانزا زەردە لە سروشدا کەم و سنووردارە. خواستێکی زۆریشی لەسرە لەلایەن کۆمپانیا بەرهەمێنەکانی ئامێرە تەکنۆلۆژیەکان بە جۆرێک هەر مۆبایلێکی زیرەک ڕێژەی 0.35 گرام زێڕی تێدا بەکارەهێنرێت. هۆکارێکی تریش ئەوەیە کە وڵاتانی جیهان زێڕی یەدەک وەک هۆکارێک بۆ پاراستنی ئاسایشی ئابووری و بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکان سەیرەکەن. لە ئێستاشدا کە چارەنووسی کەرتی ئابووری و بازاڕەکان ڕوون نییە، بانکە ناوەندیەکان هەوڵی کۆکردنەوەی زۆرترین زێڕی یەدەگەدەن. چین و رووسیاش لە پێشەنگی ئەو وڵاتانن کە زۆرترین زێڕی یەدەکیان کۆکردوێتەوە.